بەپێی ڕۆژمێری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم 3 ئەیلول وەکو ئامادەکاری بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ مباشەڕەی مامۆستایان دیاریکراوە. دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن لە کاتێکدایە تا ئێستا حکوومەت موچەی مانگی 7 و 8 دابەش نەکردووە و مامۆستایانیش با گرنگی دەزانن تا بە دەرونیی ئارامەوە بستنە نێوهۆڵەکانی خوێندن پێویستە ماف و شایستە داراییەکانیان بۆ دابین بکرێت. طبعا ئەوڕۆ 3 ئەیلولە 2023 یەکەم ڕۆژی ساڵی خوێندنی 2024 بە خۆشحاڵیەوە هەروەکو بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڵاویان کردبووە مامۆستایان سەردانی قوتابخانەیان کرد یەکە بە یەکە و هەروەها فەرمانبەران و پاسەوان و باقەوان و هەموو ئەوانەی تایبەتن بە قوتابخانە سەردانی قوتابخانەیان کرد و واژووی خۆیان کرد کەەوە ئامادەن بۆ دەستپێکی خوێندنی ئەمساڵ کە 2024 بەڕاستی معاناتی مامۆستایان زۆرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بتوانن ئەو پەڕی تااقەت و وزەی خۆیان بەکارن بۆی بتوان مامۆستایان موچەکانیان مافەکانی بۆ دابین بکرێ. 10 ساڵە هەومان دەستمان لەسەر دڵمانە چوەکو مامۆستایان چوەکو فەرمانبەران کە ئایا ئەم مانگە موچە وەرەگرینیان ئەم مانگە تاخیرە بێ یان ئەم مانگە بەبێ لێبڕینەیە ئەم مانگە پاشەکەوتە ئەنی هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورەی هەبووە. ئەو کاریگەریانە بەڕاستی لە پرۆسەی پەروەردەش ڕەنجی داوەتەوە. یخۆ پرۆسەی پەروەردە یەک لە ڕوکنەکانی پرۆسەی پەروەردە کۆڵەگەی پرۆسەی پەروەردە مامۆستایە کە تۆ مامۆستا بژێوی نەبوو کە مامۆستا ژیانی بەپێی پێویست نەبوو کە تۆ هاوکاری مامۆستات نەکرد کە تۆ خەمێکن لە مامۆستا نەخوارد حتمما پرۆسەی پەروەردە تووشی خەلەل دەبێت. لای خۆشیەوە وتەبێژی یەکێتی مامۆستایان هۆشداری دەدات کە نەدانی موچەی فەرمانبەران و بەتایبەت مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنی لێ دەکەوێتەوە دەبێت بە زووترین کات خەم لە دابینکردنی بخورێت. ئێمە نیگەرانیەکی زۆرمان بەرامبەر حکوومەتی هەرێمەیە کە ناکرێت لە پشووی هاوین بە درێژایی پشووی هاوین یەک موچە دراوە موچەی مانگی 6 7 و 8 ماوە و لە دەستپێکی خوێندن هیچ ئامادەکاریەک بۆ لایەنی مادی و دەرونی مامۆسایان نەکراوە. هەموو ئەگەرەکان لە پێشە لە ئێستاوە مامۆسایی ناڕێزایی داوای بایکۆتیان کردووە کە 35,000 مامۆسایە لە 158 قوتابخانەکانەوەی دەرەوەی شار بەوانە بێش پڕکراوەتەوە کە مافێکی ڕەوای خۆیانە و مامۆسایانی هەمیشەییش کە 2 مانگە موچیان وەرنەگرتووە. ئەمە هەمووی هۆکارە کە خوێندنی ئیمساڵ سەرکەوتوو نابێت. لە دوای ساڵی 2014ەوە کێشەی دابەش نەکردن و دواکەوتنی موچە و شایستە داراییەکان دووبارە دەبێتەوە. بەو هۆیشەوە بایکۆت لا بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان بەڕێوە دەچێت. ئەمەش کاریگەری زۆر خراپی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستان دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.